بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێ بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ڕێکخستنی میدیا لە کوردستان تەوەری هەوڵی ڕێکخستنی میدیا لە کوردستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. لەگەڵ نزیکبوونەوە لە ساڵوەگەری ڕۆژنامەگەری کوردی تۆڕی دیالۆگ و ئەکادیمیای میدیا بۆ ڕێکخستنەوەی سەر لە نوێی کار و پرۆژەی میدیای کوردی و ڕێگرتن لەو پرش و بڵاوی و جیاواز ڕێکردنەی میدیای کوردی پرۆژەیەکی پێشکەش کردووە و لە ئێستادا کاری لەسەر دەکرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە و زانیاری لەسەری ئەم ئەڵلقەی بەرنامەی باس و خواسمان بۆ ئەوە تەرخان کردووە. لە کاتێکدا هەر میدیا و دەستگایەک سەر بە بیرکردنەوە و ئایدیای حیزب و ئاینی خۆیەتی و هەر یەکەیان بە ئاراستەیەکدا ئاراستە دەکرێن و بە ئاوازێک دەخوێنن دەکرێت ڕێکخستن و نزیکی لەمەدا دروست بکرێت. لە کاتێکدا تا ئێستا لە کوردستان میدیایەکی نیشتیمانی نییە چۆن دەکرێت میدیاکانی تر ڕێک بخرێنەوە. بەڕێزان بۆ گرنگی ئەم باسە و گرفتەکانی بەردەمی و بەرهەم و ئەنجام و ئامانج و کار و چالاکیەکانی لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ و یەکێک لە ئامادەکارانی ئەم پرۆژەیە قسە دەکەین پاژناو بڕێک. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو دکتۆرەیان زۆر سپاس بۆ بەڕێزت لە ئامادەبوون لە بەرنامی باس و خواست. زۆر سپاس. هەتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەم بەڕێزتان لیژنەیەکتان دروست کردووە و خەریکی ئامادەکارین بۆ ئامادەکردنی پرۆژە یاسایە بۆ ڕێکخستنی ئەوەی کە پێی دەگوترێت دەستگاکان پەیوەندی و میدیا. ئەمە چۆنە و لە ئێستادا گەشتووەتە کوێ؟ دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتی کە هەڵتان بژاردووە. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئێستا خەریکینی ناتوانین بڵێن پرۆژە یاسایەکی وایە، ئێمە هاتوین لە ناو ئەتوانم بڵێم فەوزایەکە، لە ناو شپرزیەکە، لە ناو دابەشبوونی میدیا هەریەکە بە ناو ئۆرگانێکە ئەمانەوێ بناغەی کارێکدانین کە تا ڕادەیەک بتوانین ڕێکخستنێک چ لە ڕووی ناوەڕۆکەوە، چ لە ڕووی تەکنیکەوە، چ لە ڕووی پەخش و شەپۆل و ئەو بوارانەوە کارێک بۆ ڕێکخستنی میدیا بکرێن. ئێمە تۆڕی دیالۆگ و ئەکادیمیای میدیا کە دوو ڕێکخراوی میدیاین ساڵانێکی زۆرە لە بواری بۆ کار بۆ میدیا ئەکەین لە بواری خول و ڕاهێنان، لە بواری نووسینی ئامادەکردنی پرۆژە یاسا بۆ ئەوەی بتوانین هەندێک لەو بۆ شایانەی کە لە میدیا هەیەی چ لە بواری یاسایی، چ لە بواری ڕێکخستن، چ لە بواری پرۆفیشناڵی ئێمە بتوانین وەک چۆن ئەڵێ هەنگاوێک بەرەو پێشەوە یا چاکسازیەک یا بتوانین ئاستێک خزمەت بۆ بوارە بکەین. ئەم تۆڕە بە بوونی لیژنەیەکی پسپۆڕی ئەکادیمی یاساناس لە ساڵانی پێ لە 2 ساڵی ڕابردووە پرۆژە یاسایەکی ترمان هەبوو کە بۆ ڕێکخستنی ڕیکلام لە هەرێمی کوردستانە ئامادەمان کرد کە خۆشبەختانە دوای هەوڵێکی زۆر دوای بەستنی چەند وەرکشۆپێک لە سلێمانی و لە هەولێر توانرا شتێک گەڵاڵە بکرێت بە سوودوەرگرتن لە یاسای ڕێکخستنی میدیای وڵاتانی دەوروبەر. دوجار تەسلیمی پەرلەمانمان کرد، بەڵام بەداخەوە پەرلەمان لە کاروەستا ئێمە ئەوە ساردمان ناکاتەوە لەبەرەوە ئێمە ڕێکخراوێکی NGOین، ڕێکخراوێکین ئیشمان ئەوەیە کار بکەین و پرۆژە بێ یا هەر شتێک بێت هەر هەوڵێک بێت ئێمە ئامادەیکەین. ئیتر دوجار کێ بەرپرسە بێ لێی و ئێمە مفاتەحەی لایەنی بەرپرسمان کردووە و زۆر قسەمان لەسەر ئەوە کردووە کە ئەبێ میدیا ڕێک بخرێ لە هەرێمی کوردستانە لە بواری یاساییە بێ، لە بواری تەکنیکە بێ، لە بواری نەوعیەتی کواڵیتی و ئەو شپرزی کە هەبێت. بۆیە هەر ئەم ساڵیش هەوڵماندا بە هاوکاری چەند لایەنێکی پەیوەندیدار شتێک ئامادەکەین بۆ چۆن بتوانین ڕێکخستنێک بۆ میدیا بکەین. هەرچەندە کارێکی زەحمەتە، کارێکە تۆ خانوویەک ئەگەر شارێک نەگڵێ خانوویەک وەکو لای خۆمان ئەڵێن بە تەجاوز دروست بوو بێت، هەرکە ڕووی کرد بێتە شوێنێک و هەرکە بە خەریتەیە کردبێتی
ئاسان نییە تۆ دوجار بێنی بەبێت یەکدانی ئەم شارە ئەم گەڕەکە بخەیتەوە سەر شێوازێکی ئەندازەی و هەندەسی. میدیا لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئاوا هاتووە، لە سەرەتا هیچ ڕێخستنێکی بۆ نەکراوە، هیچ یاسایەکی بۆ شێوازە بۆ دانراوە، هیچ ڕێنمایەکی بۆ ئەوە دانراوە. مؤسسەیەکی تایبەت، دەستگایەکی تایبەت نییە لە کوردستانە بەرپرس بێ بەرامبەر میدیا بە شێوازێکی فراوان. لەبەرەوە ئەم ئەگەر بکرێ بڵێن ئەم تەجاوزاتەی وەکو چۆن لە گەڕێکێکی هەندەسیە بڵێن لە ژینگەی میدیای هەرێمی کوردستانە هەیە، قسەکردن لەسەر ڕێخستن و هەوڵدان بۆ ڕێخستن کارێکە سەختە. زۆر لەوانەیە کە لەگەڵ منە ئیشەکەن ئێستا خەریکە بڵێم تا ڕادێکی کەم قەنەعەتیان بە ئیشەکە هەیە، بەڵام لەگەڵیشمانایە کە خەڵکێکی زۆریش قەنەعەتی بەوە هەیە بیرۆکەی ئەم ڕێخستنە یا ئەم پرۆژەی ئێوە لە چیەوە سەرچاوی گریا یا بەمانایەکتر ئەو پرسیارەشی بۆ زیادکەین ئەم پرۆژەی کە ئێوە بووم تەرەحتان کردووە لە بەرژەوەندی کێدا؟ ئایا بەرژەوەندی خەڵکە میدیا خۆیەتی یام کەسێک یا چ لایەنێک لەم پرۆژە و بیرۆکەی ئێوە بەرژەوەندی زۆرتری تێدایە؟ ئێمە شتێکە لە کوردستانە تەخەوفێکمان بۆ دروست بووە. ئەم تەخەوفە ئیتر ڕەنگە ژینگە سیاسیەکەش بێ، ڕەنگە واقعەکەش بێ کە وای کردووە. هەر شتێ باسی ڕێخستنمان کرد لە کۆنتترۆڵە ترسین، بیر لەوە ئەکەینەوە کە ئەمە لایەنێک دەستی لەم کارە هەبێت. بەڵام من بە دڵنیایی ئێڵێم و بە ڕازگۆیش ئێڵێم ناڵێم کەسمان لەگەڵانیە. ئەم خەمەی من خەمی هەموو لایەکە. ئێستا خەمی پەرلەمانە ئەگەر چی کاراژ نییە، ئێستا خەمی حکومەتە ئەگەر چی لاوازیش بێت، ئێستا خەمی میدیاکارانە و پسپۆڕانی ئەکادیمیای میدیایە، خەمی ناوەندەکانی ڕاگەیاندن هەموویەتی، بۆیە هەمووی لە خەمی ئەوایە. بەڵام قسەکردن لەسەر ئەوە نییە کە گرنگەیان ناچونکە زۆرینەی لەم ڕۆژانە وەرکشۆپێکمان ئێمە بۆ پرۆژەکە کرد، چەند پرۆژەکە لەو ئاستە ئامادەکاریان نەبوو، یانێونە ئامادە باشی بۆ نەکرابوو. تەنها ویستمان ئێمە بزانین بوونی پرۆژەیەکی وا لە لای خەڵکی ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و ئەکادیمی و دەستگاکانی ڕاگەیاندن چەنێک بە ضروری ئەزانێ. بە خۆشحاڵیەوە ئەڵێم لە سەدانەوە دوونۆی بوونی پرۆژەیەکی وای بە گرنگ زانی لەم کاتا. بەڵام لەسەر چۆنێتی ئەوە و چۆن ئەکرێتۆ لەم ژینگە ئالۆزە سیاسی و پەرلەمان لە کارکەوتووە و زۆربەی دام و دەستگاکان کە پەیوەندیدارن بەم بوارەوە لە کارکەوتون و ئەم میدیایە بەم شێوازە شپرزی و فراوانیە پەلی هاویشتووە دابەش بۆ بەسەر حیزبەکانە و دابەش بۆ بەسەر کەرتی تایبەتا و بەشێکی لای وەزارەتی گواستنەوە گەیاندنە کاری میدیا، بەشێکی لای وەزارەتی ڕۆشنبیریە، بەشێک لای ناوخۆیە، بەشێک لای سندیکایە. ئەمە کارێکە قورسە، منیش ئەڵێم زەحمەتە، بەڵام ناکرێ ئێمە زەحمەتدانی چەند لایانی زۆرتران بۆ ئێمەوەیە کە ئیزانین وەزارەتی ڕۆشنبیری و سندیکای ڕۆژنامە نووسان یا سندیکایە بە شێوەیەکی گشتی کە ئەرکی میدیایان بۆ منە میدیای لەلایە میدیای بەدەستەوەیە بەدەر لەم دوان لایەنی تر هەیە کە سندیکام ئەرکی بەرپرسیارەتی میدیای نییە. سندیکا ئەرکی سەرپەرشتیکردنی کاری ڕۆژنامە نووسیە، داکۆکیکردنە لە مافی ڕۆژنامە نووسان، داکۆکیکردنە یان پشتیوانیکردنە لەو پرۆژانەی کە بۆ خزمەتی کاری ڕۆژنامە نووسی و ژینگەی ڕۆژنامە نووسیە. لەم دوو لایەنە زیاتر میدیا ئێستا بۆ نمونە پێدانی مۆڵەتی رادیۆ ئینتەرنێت و کۆمیونیکیشن و ئیتیساڵات لە لای وەزارەتی گواستنەوە گەیاندنە. ئەم جوهدە لە بەغا کراوە ئەم هەوڵەیانی ئێمەوە نیە لە خۆمانەوە هاتبین هەنگاومان بۆ ئەمە نابێ. ئەوە هیچ لە هیچ وڵاتێکی سەرزەویە لەو پەڕی دواکەوتوو بۆ ئەو پەڕی پێشکەوتوو، لەو پەڕی دیکتاتۆریەت بۆ ئەو پەڕی دیموکراسی وڵاتێک نییە وڵات بێت و میدیا بەم شێوازە فراوانە ڕۆشت بێت، مؤسسەیەک دەستگایەک نەبێت خۆی بە بەرپرس بزانێ بەرامبەر میدیا و بۆشایی یاسایی بەم شێوازە بێ کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەمە لەو بوارەوە لەوەشەوە ئێمە بۆ نمونە هەستمان کردو وڵاتانی دەوروبەر یا وڵات مرکزێکی وەکو بەغدا ئێستا خەریکی پرۆژە یاسایەکی وایە. لەبەرەوە ئێمەش ئیتریانی لەمە زیاتر لەوە بوەستین هەر سیر بکەین و بڵێن میدیاش پرزە و میدیانێ. هەنگاوێکمان ناوە سوودمان لە ئەزمموی بەغدا وەرگرتووە، سوودمان لە وڵاتانی دەوروبەر وەرگرتووە. ئیتر ڕەنگە وەکو ئەڵێم هێشتا لە سەرەتا ئابین، هەروەکو چۆن ئەڵێ هێشتا بلۆکێکە دامان ناوە، خشتێکە دامان ناوە لە بناغەیەکی زۆر زۆر گەورە. بە تەنها بوونی دەستگایەکیش ئێمە ناتوانین میدیا ڕێخین. ڕێخستنی میدیا یاسای ئەوێ، ڕێخستنی میدیا
پێویستی بە هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکانە ڕێخستنی میدیا قەناعەتیەوێ پێش هەموو شتێک هەیە ئێستش لایەزار لە ئاستێکی بەرپرسیارەتیە قەناعەتی بەوە هەیە میدیا ئەبێ بەم فۆزایە بڕوات لەبەرەوە ڕێخستنی میدیا پێویستی بە پرۆفیشناڵیە یەخستنی میدیا پێویستی بە دەستکراوەیە پێویستی بە کۆنتترۆڵێکی لایەنێکی دیاریکراو نییە کە بێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکە لەبەرەوە کارێکی قورسە دەستمەنداوەتێ بەڵام بێ ئومێدی ژنین لی دکتۆر بۆچی کارێکی قورسە اینجا بۆ منە جەنابێت پێشتر ئاماژەت بەوەدا کە فەرمووت بەشێک لە ئەندامانمان هێشتا قەناعەتیان بە کارەکە نییە چۆن لە تۆڕێکدا کۆبوونەتەوە یان لە تۆڕێکدا خۆیان کردوتە ئەندام کە قەناعەتیان بە کارەکە نەبێ و ئیزافی ئەو پرسیاژ کە جەنابەت فەرمووت کارەکەمان قورسە و پێویستە ئومێدمان هەبێ و بەردەوام بین ناوەکو تۆڕ وەکو ڕێکخراو ئەندامانە ڕێکخراون بیرۆکەی خۆمانە ناقەنەعەتەکە تەخەوفی هەیە لەوان ببوورە گەروت بێتم ئەو ترسە لە چیە؟ ئەو ترسە لەو شتەیە لەم بارودۆخە ژینگە ئاڵۆزاتۆ چۆن ئەتوانی ئەمە بکەیت کێ پشتیوانت ئەکا پەرلەمان کوا دەنگدانی لەسەر بکە تۆ یاساد نییە هەموو موئەسسەیەک لەسەر بناغی یاسایەک ئەبێ ئیستینات بکەی بۆ سەر یاسای ئێمە هیچ یاسایەکمان نییە کە بۆ ڕێخستنی میدیا بێ تەخەوف لە دەسەڵاتی حیزبی هەیە ڕاشقاوانە بڵێم زۆر کەس تەخەوفی لەوە هەیە کە ئەمە دەسەڵاتێکی حیزبێکی دیاریکراوە و ئەوێ میدیا کۆنتترۆل کات و میدیا ژۆک و بوارەکانی تر بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە ئەم تەخەوفە هەیە تەخەوفێکی تر هەیە ینی لەوانەیە ئەویش پەیوەندی بێ بەوەی کە هەموو لایەنەکان ئیفلیج بوون بۆ نمونە سندیکایە بەڕاشکاوی ئەڵێم ئێستا لە ئەکتیڤ نەماوە پەرلەمانە ئەکتیڤ نەماوە تەخەوفەکە ئەوەیە کە میدیا دابەش بۆ بەسەر پارت و لایەنە سیاسی و کەسایەتی سیاسی دیاریکراوەکانە چۆن نەتوانی لە ژێر چنگی هەموو ئەمانە بیت ئەم میدیایە ڕێکخەیت و ڕێنمایی بۆ دانەی بەڵام ئەوەش بزانین هیچ شتێکیش مستەحیل نییە ئێستا بیری لێ بکەینەوە ئەگەر بە هەنگاوێکی زۆر هێواشیش بڕۆین باشترە وەک لەوەی 10 ساڵی کە بیر لەم دکتۆرە لیژنەکەتان لە کێ پێگاتوە و لە ئێستادا و کۆڵێ جەنابەت فەرموود لە سەرەتاداین سەرگەرمی چین لە ئێستادا لیژنەکە ئێمە تۆڕەکەی خۆمانە کە چەند ئەکادیمین خەڵکی ڕۆژنامەنووسی بە ئەزمون و بەتوانان کەسایەتی دیاری ناو ڕۆژنامەنووسی کوردین پێشترم تۆڕە ئێوە بوونی هەبوو بەڵام ئەمە یەکێکە لە کار و پرۆژەکانتان یان بۆ ئەم ئێمە ساڵ 2 ساڵ پێش ئێستا پرۆژه یاسای ڕێکلامان ئامادە کرد چەندین کۆنفرانسمان هەر بۆ ڕێخستنی میدیا و ژینگەی میدیایی کردووەیەکی لەوانە لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن لەسەر تەلەکۆمینیکیشن ینی ئەمڕۆ ئەو هینەی ئەوەی لە ئیتیساڵات و ئەو شتانێک کە لە خەتی ئینتەرنێت و مۆبایل و ئیتیساڵات و ژینگەی کۆمینیکیشنی وڵاتە فەوزایەک هەیە ئەمە چ گرفتێکەیە و چارەسەرەکانی چۆنە خول و ڕاهێنانی بەردەواممان هەیە بۆ ڕۆژنامەنووسان بۆ تەنانەت بۆ پۆلیس بۆ بڵێن پۆلیسی چالاکوانە مەدەنیەکان بۆ بەشی ڕاگەیاندنی زۆر لە دام و دەستگاکانی حکوومەتیان لە بواری هۆشیاریە ئیشی کردووە تەوعیە ئیشی کردووە لە بواری ئامادەکردنی پرۆژە یاسا ئێمە ساڵی پار 2 کۆنفرانسی گەورەمان لەسەر بوونی میدیایەکی نیشتمانی کرد کە ئێستا ئێمە یەکێ لە بۆشاییەکانمان ئەوەیە میدیایەکی نیشتمانیمان نیە بەڵام ئێمە ئەوەمان دواخست چونکە وتمان ئێمە میدیا ڕێک نەخراوە با جارێک بتوانین دەستگایەک ببێ ڕێکی خات دوجار بی لە میدیایەکی نیشتمانیش بکەیتەوە ینی ئەو بۆشایانەی کە هەیە بۆ ڕێخستنی میدیا و یاسای میدیایە تۆڕەکەی ئەمە بیری لێ کردوێتەوە بەڵام ئیتر ئیمکانیەتەکە ئەم ڕێخستنەوەی میدیا ئەم نەهێشتنی پرش و بڵاویەی لە کاری میدیایە هەیە تا چەند هەنگاوێک یا تا چەند بناغەیەکە بۆ دروستکردنی میدیایەکی نیشتیمانی کە ئێسێمە بەدەست نەبوونی میدیایەکی نیشتیمانیەوە ئەناڵێن یەکێکە لە گرفتەکانمان یەکێکە لە ئامانجەکان و لە پرۆژەکانمان وەک ئەڵێم ئیشیشمان لەسەر کردووە ساڵانی ڕابردوو ئێمە قسە ئەەکەین لەسەر شتێک تا ئەبێ بە خەمی هەمووان ساڵانێکی پێش ئێستا هەر من بڵێم کە ئەوترا حیزبێکی نیشتمانی زۆربەی دژی ئەوەستا هەموو لایەنێک دژی ئەوەستا ئێستا خەریکە بۆ بە بیرۆکە حیزبی نیشتمانی میدیای نیشتمانیش کە سەرەتا باسمانە کرد هەندێکەوی میدیا عنی چی نیشتمانی بێ و میدیا هەمانە هەموو نیشتیمانین قەناعەت تۆ بێجارە قەناعەتی خەڵکی بۆ دروستکەی فەراغەکە خۆی جۆرێکە لە واقعەکە هەر شتێک بۆشاییەکی گەورەی دروست کرد ئەمڕۆ ناسبەی خەڵک دەرک بۆ بۆشاییە ئەکات لەبەرەوە بوونی ئەم موئەسسەیە کە ئەم پرۆژە یاسایی ئەم پرۆژەیە کە ناڵێم یاسا کە ئێمە خەریکین بەم زەحمەتی کە دەستمان پێداوە هەنگاوێک ئەبێ ئەگەر بتوانین ئەمە بکەین ئەتوانین ئەو کاتەش بیل لە بوونی میدیایەکی نیشتمانی بەڵام لە ئیشەڵا لە وڵاتێکی
ئارام و سەقامگیرە. ئینشاءڵڵا. دکتۆرە ئەو پرۆژە ڕەژنووسەی ئێوە پشتی بەچی بەستووە و وەکوەڵە ئیلهامی لە چی وەرگرتووە؟ خۆی دایمەن هەموو پرۆژەیەکە بێ بچیتە سەر ئیسینادێکی یاسایی، ئێمە نیمانە ئیسینادی یاسایی زیاتر هەوڵمانداوە بگەڕێنەوە بۆ مەرکەز، چونکە کە تۆ لێرە دەستور نەبوو لە شتێکی هینێکی دەستوری نەبوو بنەمایەکی دەستوری ئەگەڕێیتەوە بۆ مەرکەز بۆ هەندێک یعنی چۆن ئیسینادمان بۆ هەندێک یاسای ئەوێ کردووە. تەبانەوان زوو خەریک بوون لە سەردەمی بریمەرەوە خەریکی ئەو ڕێخستنی موسساتێکی موسسای میدیا و ئیتیساڵاتن. سوودمان لەو بینیوە، سوودمان لە یاسای وڵاتانی دەوروبەر بینیوە، چکە تۆ کاتێکە هەموو ئیشێک کە ئەیکەیت پرۆژە یاسایەک بێت کارێکی و موسسی بتەوە ڕێکی خەیت، سوود لە وڵاتانەی ئەبینی کە هاوشێوەی تۆن، سوودمان لە وڵاتی ئەوروپی بینیوە ئەوەی کە بە ژینگەکەی ئێرە خوا بەڵام وەک چۆن نەڵێم هێشتا زۆر لە سەرەتاین، بەڵام دڵمان خۆشە کە خەریکی هەنگاوێکین کە پشتیوانی زۆرمان هەیە و خەڵکی ئەو ڕۆژنامە نووسان بەڕێوەبەری دەستگاکانی ڕاگەیاندن لایەنی پەیوەندیداری ئەوانەی کە پەیوەندیدارن بە میدیاوە کەسیان نەیانوتۆ ئەمە کارێکە کە ئێمە هاوکاریتان ناکەین یا کارێکە گرنگنیە لێرە، ئەوەش بۆ خۆی خاڵێکی ئیجابیە بۆ ئێمە. بەڵێ دکتۆرە پێت ئەو پرۆژەی کە حکومەتی ناوەند جەنابەت فەرمووت کە سوودمان لە پرۆژەی ناوەند و وڵاتانی دەرەوە وەرگرتووە، بۆ کوردستان شیاوە یا خۆتان شیاوکردنتان بۆ کردووە؟ نا خۆتۆ هیچ شتێک ناتوانانی بێنی کۆپی پەیستی بکەیت، چونکە واقعەکە جیاوازە. ڕاستە ئێمە لەگەڵ بەغا زۆر جیاواز نین، هێشتا لە وڵاتێکین شپرزی میدیا لای ئێمە چۆنە لای ئەوانش هەمان شپرزی هەیە. مێژووی میدیا لە عێراقا بەشێکی ڕژاوەتە، ینی ئەو کولتوری میدیایەکە هەبووە بەشێکی لە هەرێما هەیە تاوەکو ئێستا، لەبەرەوە قرس نییە، بەڵام سوودی زۆرتر تۆ دایمەن سوودی زۆرتر لە وڵاتانە بینی کە لە خۆتەوە نزیکن. بەڵێ دکتۆر ئەو مەترسیانەی کە ئێوە لە بەهۆی پرشوو بڵاوی و شپرزەی کاری میدیا لە هەرێمی کوردستان هەتانە، ئەو مەترسیانەی کە وای لە ئێوە کردووە ئەم پرۆژە یا ئەم بیرۆکەیە تەرەحکەن، ئەو مەترسیانە کامانن؟ خۆی مەترسیەکە لەوێەوە سەر هەڵەدا ئەمە بەرکەوتایەکە لەگەڵ بەرژەوەندی هەندێک لایەنە بتیۆ نەتێ بەرکەوتایەکە لەگەڵ بەرژەوەندی میدیا حیزبیەکانە، ئەوانەی کە میدیایەکی حیزبیانەیە، بەرکەوتایەکە لەگەڵ هەندێک میدیای بێ ئەگەر بڵێم کە بە ئاراستەیەکی بەبێ ڕەچاوکردنی هیچ پرینسیپێک و ڕێنمایی و یاسایەک نەبووە، بەویستی خۆی چۆن توانیوێتی وروژاندنی کردو، چۆن توانیوێتی قسەی لەسەر مەسەلەکان کردو، چۆن توانیوێتی بێ متمانەی یا ناڕاستەتی ناپژ ڕاستکردنەوەی هەبووە. بەرکەوتەیە بێ لەگەڵ ئەم جۆرە لە میدیای ئەمڕۆ میدیای بازرگانیە کە هاتووە و هەر کەرتەی تایبەت یا هەر کەسێ بۆ خۆی بۆتە خاوەنی میدیایەک، ڕەنگە بەرکەوتەی هەبێ لەگەڵ هەندێک دەستگای دام و دەستگای ترا. لەبەر ئەوە تەخەوفەکە ئەوە نییە بڵێن ئێمە عەرقەلەیەکی بربەستێکی زۆر زۆر گەورەوە لە بەردەمانە، تەخەوفەکەشمان بۆ شێوازەنی ڕەنگە هەندێک لای هەندێک تەخەوف بێ وردەوردە لەگەڵ هەموو کارێکە مرۆڤ ئەیکات لە سەرەتا تەخەوفی هەیە، هەر خۆی وایە تۆ پرۆژەیەکە نووسی بۆ ڕێکخراوێکی نێودەوڵەتی، یەکێ لە پرسیارەکان ئەڵێن لە چی مەترسیەگە ترسی بێتە ڕێگە دووە حەلیشت چیە بۆ ئەو مەترسیانە، ینی هیچ پرۆژەیەک نییە، هیچ هەنگاوێک نییە کە تۆ لە مەترسیەکانی لە مەترسی ترسان ئەسڵان پلانێکی باشە بۆ هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە تۆ کار بکەیت، بۆ چونکە بیر لە واکەی تۆ چۆن زاڵ ببی بەسەر بربەستەکانە. ئەم بیرۆکەی کە ئێمە ئێستا هەمانە هی ئێستا نییە، ئەتوان بڵێم من لە 5-6 ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا دوایەوەی دیراستەی میدیای وڵاتانم کردو، تێزی دکتۆرا و ماستەرەکەم دیراسەکردن بۆ لەسەر میدیای وڵاتان، ئەمە خەمی من بووە و خەمی خەڵکانێکی تریش بووە، بۆیە بەڕێچکەیەکە ڕۆشتین تا بتوانین کەسانێک بێنین بۆ پشتیوانی خۆمان کە هاوکارمان بێت لە کارەکە، عنیەوە نەبێ ئیشمان بۆ نەکرد بێ. لەبەرەوە تا خەوفەکەش بەشێکی ئەوەیە کە هیچ سەرەتایەک نەبووانی میدیا لە وڵاتانە کە دەهاتووە سەرەتا ڕێک خراوە، بۆ نمونە لە ئەمریکا لە 20ەکانە کە چوونەتە ناو ڕیکلامێک سەر یاسا ڕیکلامیان داناوە، تۆ لە 80ەکانەوە میدیات هێشتا میدیات ڕێک نەخستووە، لە 90ەکانەوە بەم فراوانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و مۆبایل و سۆشیەل میدیاشی هاتووەتە ناو ڕۆژنامە هاتووە، هێشتا هیچ ڕێک نەخستووە. وەکوتم چۆنەڵێ گەڕێکێک بە تەجاوز دروست بووە، ژینگەیەکی میدیایی بە تەجاوز دروست بووە، ئاسان نییە تۆ ئەمە بێنی ڕێکی خەیتەوە، جوهدی ئەوێ، هەوڵی ئەوێ، پشتیوانی ئەوێ، کۆڵنەدانی ئەوێ، بەڵام گرنگ هەموو کارێک ستارتەکەی قورسە، تۆ کە ستارتت کرد دەستت پێ کرد وردە لەگەڵی ئەڕۆیت، وێ هیچ بێ ئومێد نین. من
دڵم زۆر پێخۆشە. دکتۆرە باست لە ڕیکلام کرد پێشتری ژاماشت بەوەدا کە بەهۆی لە کارکەوتنی پەرلەمان ئەو پرۆژەی کە بۆ ڕێخستنی ڕیکلام و وەکوە لە دیاریکردنی شێوازی ڕیکلام پێشکەشتان کردووە هێشتا بێ ئەنجامە پرۆژەکەتان. پەرلەمان نیە لەوێ بەڵام لە کاتێکا ئێوە بۆ هێشتا پەرلەمانیش لە کار خراوە پرۆژەیەکیشتان بێ بەرهەم و یان بێ ئەنجام ماوەتەوە بۆچی پەناتان بۆ پرۆژێکی لەمە هەستیارتر لە هی ڕیکلام بردووە؟ ئێمە کاری ڕێکخراوی نابێت تۆ بێ ئومێدی من وەک خۆم بێ ئومێد نیم ناتوانم لە ئیش بوەستم تا ئیشەکەم سەر ئەگرێت لەبەرەوە پرۆژەیەکە ئامادەم کردووە خۆشببختانە ئێستا لە بەردەستایە لە پەرلەمانە لە هەر شوێنێگەیە لە هەر شوێنێک کە من سپۆڕەکەم لە بواری ڕیکلامە یا خەڵکانێکی کەش قسە لەسەر ڕیکلامەکەی هەرچی چاوپێکەوتنێکی من ئەکرێ لە ڕیکلامە ئەڵێن باشە تۆ ئەم هەموو شتەتەڵێ بۆ ئەمە نەکراوە بە پرۆژە ساڵەمەوە پرۆژە یاسا هەیە یعنی ئێمە گرنگ ئەوەیە شت هەبێ لە بەردەستا ئێستاوە هەیە لە بەردەستا تاوانی من نییە تاوانی خەڵکانی ئەکادمی و پسپۆڕان نییە کە ڕیکلام ڕێک ناخە لە کوردستانە تاوانی لایەنە پەیوەندیدارەکانە کە پرۆژە یاسایەکی گونجا و ڕێکوپێک و ئامادەکرا و هەیە کاری پێ ناکرێ لەبەرەوە ئێمە دانیشین بڵێن جا یاسان نییە و یاساژە بێ پەرلەمان نییە دەنگ بدات و پەرلەمانیش هەبێ دادگا بێلایەن نییە جێبەجێ بکات و دادگاش بێلایەن بێ حیزبەکان نایەڵن و یعنی ئەمە دەستە و من بەم ڕۆحەوە ناژیم لە هیچ شوێنێکە و حەزیشم لە مامەڵەکردن نیە لەگەڵ کەسانێکە بەم ڕۆحەوە بژین بەڕاستی ئێمە بێ هەر هەوڵ بێن خۆ تۆ گۆڕان لە چیەوە دەست پێ ئەکات ناکرێت دەستەوە ئەژنۆ دابنیشت لە بەرامبەر کارێکە بۆیە نە ئەم پرۆژەیە ئەگەر خوا بکات ئەم پرۆژەیەمان بگاتە ئەوەی کە بڵێن شتێکمان حازرە و گەڵاڵەیە و لە بەردەستایە بە دڵنیایەوە دەست بەکارێکی تریژەکەی. دکتۆرە لە ئێستادا میدیا زۆر هەستیارە لە دەستەواژەی ڕێخستنیش ئەسڵەمێتەوە ئێوە بەستان لە ڕێخستنی میدیا چیە یان بۆ منە ئێسەگە بینەر پێمان بڵێ کە باز لە ڕێخستنەوەی میدیا ئەکرێ بۆ منە دکتۆرە نەزاکە تۆڕەکەی ئەو بیرۆکەی کە دایناوە ئەیانەوێت چیمان پێ ببەخشن و چیمان پێ بڵێن یان مەبەست لە ڕێخستنەوەی میدیا چییە بۆ ئەو ینی بۆین لای خەڵک زیاتر ڕۆشنتر بێ. میدیا لە کوردستانە هەرچەنە من وەکو چۆن ئەڵێن ڕەشبینم ڕەشبینیەکەشم لەسەر بنەمایەکی زانستی دیراسەکردن و بەراوردکاری میدیا و یاسای میدیای وڵاتان و ژینگەی میدیای وڵاتانە یعنی ڕەشبینیەکەم لە سیرکردنی ئەم ژینگە نیە بەتەنها لە دیراسەیەکی زانستی و قوڵ مەیدانی کە کردومە بۆم دەرکەوتووەکە ئێمە لە چ ئاستێکی دوا بڵێم پەرتەوازەیان لە میدیا. میدیا لە هەرێمی کوردستانە بە هەموو چوارچێوەکانی خواروخێتە لە تەکنیکە ئەبێ ڕێکخرێتەوە لە ناوەڕۆکە ئەبێ ڕێکخرێتەوە لە بەرهەمە ئەبێ ڕێکخرێتەوە لە خاوەنداریەتە ئەبێ ڕێکخرێتەوە لە پرۆفیشناڵیە ئەبێ ڕێکخرێتەوە لە جۆر و نەوع و مۆدیلا کە ئێمە نازانی بێ لە کوردستانە بڵێ ئێمە بە چ مۆدیلێکی میدیا ئیشەکەین ئەبێ ڕێکخرێتەوە لە بەرپرسیارەتە ئەبێ ڕێکخرێتەوە لە چاکردنی بۆشایە یاسایەکانە ئەبێ ڕێکخرێتەوە یعنی ژینگەیە کە بە هەربارێکا دەستی بۆ ئەبەیت ئەگەر ببورن خەڵکانێک پیان ناخۆش بێ ژینگەیەکی دووکەڵاوی تۆزاوی فەوزەوی خواروخێتی هەیە میدیا ئیتر کەوتت میدیا بە هەموو بارێکی پرۆفیشناڵی و تەکنیکی و ناوەڕۆک و خاوەندارێتی و جۆرێتی و مۆڵەت پێدانی و هەموو بوارەکانی بەڕاستی پێویستی بە ڕێخستن و بە چاکسازی هەیە کێژ لێرە زەرمەندە بەم ژینگەیە وەرگرت زەرمەندە ئەوانەی خاوەنداری میدیان بە ئارەزوی خۆیان ئەزانن هەر حیزبە بۆ خۆی نە کەناڵەیە کاتەوەی کا بە 20 کەناڵ سەرمایەدارێ بم بورە پارەی هەیە میدیایەکە کاتەوە کەسی ژنێ بڵێت چی عەرزەکەی تو لە ئەمەل ئەم ژینگەیە لە بەرژەوەندی خەڵکانێکە لە زەرەری ئەتانەوێت چی بکەن و چی بڵێن ینی ئەتانەوێت بڵێن هەموو میدیا و نووسین و رادیۆ و ئینتەرنێت یام سایتێک بەو شێوە بیر بکاتەوە کە بوون هەمومان لەسەر ڕێک بکەوین یان چۆنیە بیان بپرسم ئەم میدیایی کە ئێستا هەیە و جەناب داماژە بەوەکی کە پرش و بڵاوش پرزەی پێوە دیارە دوای ئەوەی کە ڕێگەخرێتەوە جیاوازی نێوان ئەم میدیایە دوو میدیایە لە چیدایە بۆ من نەک لەوەی کە کامیان باش و کامیان خراپە ئەزانی چی تۆ ناکرێ من بڵێم وڵات ڕێکی خەمەوە وڵاتێکی و کۆروپا تۆ کۆروپا دروست نەبووی میدیا لە ئێمە و بۆ ئامانجە دروست نەبووە کە لە وڵاتێکی ترابۆی دروست بووە میدیا لە هەر وڵاتێکا بۆ ئامانجێک دروست بووە بۆ شۆڕش دروست بووین دواتر میدیا لای حیزبەکانەوە سەری هەڵداوە هاتووە
دواتر شەڕی پێکراوە دواتر ئێستا بە میدیایەکی سربەخۆی بازرگانی کەرتی تایبەت هاتوۆتە ناوەوە بەبێ ئەوەی هیچ لایەنێک خۆی بەرپرس بزانێ لەبەرەوە جۆری ئەو میدیایە من ناڵم ئێمە هەموو ئەم میدیانە داخێن و کەناڵێکی میدیا داخێن بەڵام ئەبێ ڕێو شوێنێک دانرێ بزانێت چ لایەنێ بەرپرسە لە میدیا لە مۆڵەت پێدانا ناوەڕۆکی محتەوای میدیا بە چ ئاراستەیەک ڕێک بخرێتەوە بڵێن یاسایەکی کارپێکراوی منەظەم بۆ میدیادانێن یاسایەک هەبێ بتوانێت ڕێنمایی و لە محتەوای میدیا بپرسێتەوە یاسایەکە بێت لەوە بپرسێتەوە میدیا بۆچی ئیشەکە ئێمە نازانی میدیا لە هەرێمی کوردستانە بۆچی ئیشەکە میدیا لە وڵاتانە ڕێکخراوە بۆ پەروەردە ئیشەکە بۆ نیشتمان ئیشەکە بۆ پرسیینەتەوەی ئیشەکە بۆ پرسی هاوڵاتی ئیشەکە لە کوردستانە دانیشە سێری میدیا بکە نازانی بۆچی ئیشەکە هەر میدیایە یەکێ بە ئامانجێکی سیاسیەکە بە ئامانجێکی بازرگانی لەبەرەوە بێ میدیا ڕێک خرێ لە وڵاتێکە تۆ بتەوێ ئەبێ بزانی چۆن پرسە نیشتمانیەکانی چۆنە پرسە پەروەردەیەکانی چۆنە پرسە کولتوریەکانی چۆنە بەرپرسیارەتی بەرامبەر هاوڵاتی بەرامبەر حکوومەت بەرامبەر دەسەڵات ئەمە نییە لە میدیای کوردی یعنی هەرچی دانیشی بیری لێ بکەیتەوە نازانی میدیای کوردی بە چ ئاراستەیەکات ئەم قسانەی کە جەنابە دەڵێ ڕێخستنەوە لە شێوازی پەروەردە لە شێوازی نازام ئەم شتانە لەوە چێ میدیاکان خۆشیان حەزی پێ بکەن و ئامانجیشیانە و کاریشی بۆکەن بەڵام بۆچ هەستەکەین دوای تەرەحکردن و پێشکەشکردنی ئەو پرۆژەی ئێوە خودی میدیا خۆی بە ترس و یام حەزەرێکەوە لەم پرۆژەی ئێوە ڕوانێ بۆچی میدیا بەرامبەر ئەم پرۆژەی ئێوە ئاوا بە ترس و حەزەرەوە سەیرەکە نازانم تا ئێستا من میدیایەکم نەبینیەوە پرۆژە دوسێ ڕۆژە شتێکمان خستۆتە شارەوە بازاڕەوە بەڵام تا ئێستا هێشتا نەمبینیەوە بەڕاستی پێشم خۆش بوو کە خەڵکانێگە بێ ڕەخنە بگرن کەناڵ هەبێ قسەی لەسەر بکە بەڵام ڕاستە کە ڕەنگەینەکەی پرۆژەکە ئێمە نەگەشت بێتە ئەو حاڵەتە ئامادە باشیەوە ئەمەی کە ئێمە ئەڵێن میدیا ڕێکخرێتەوە کوتم ئەمە تەنها چەترێکە بۆ ئەوەی مؤسسەی هەبێ بەرپرس بێ بەرامبەر میدیا و ئیتیساڵات ئەگەنیا تۆ بتەوێ میدیا ڕێخی بە میدیا نیشتمانی ڕێخی بە ڕاشکاوی ئەڵێم تۆ بتەوێ میدیا ڕێخی لە کوردستانە نابێ ئەم حیزبانە هەر حیزبێ بۆ خۆی 50 کەناڵی هەبێت باشە دکتۆر ئەمە ئەبێت بمبورە با تۆزێک لەسەرەوە بڕۆم ئەمەی حیزبێ بێ ڕێکخرێ ئەمەی میدیایەک دانرێ بۆ نیشتمان و چۆن بۆ نیشتمان ئیش بکا بێ ڕێکخرێ میدیای بازرگانی لەسەر چ بنەمایە ئیش بکا بێ ڕێکخرێ بەرهەمی میدیا لەسەر چ بنەمایە بێ ڕێکخرێ کوێ مۆڵەتەدا بە میدیا ئەبێ ڕێکخرێ سزا چێ لە بەرامبەری ئەبێ ڕێکخرێ پرۆفیشناڵەتی چۆنە ئەبێ ڕێکخرێ سوۆشیال میدیا چۆنە ئەبێ ڕێکخرێ تەکنیک چۆنە ئەبێ ڕێکخرێ بوارەکان زۆرن ئەمە نی ئەمەی ئێمە دەستمان تێداوە ئەمە ئەڵێ قەترەیەکە لە دەریایەکە ئەوێ شتێ بکات چکە فەوزاکە زۆر زۆرە ڕاستە دکتۆرە هەمومان بە جەنابیشتەوە باشە زانی لە 150 میدیای کوردی بە هەموو جۆرەکانیەوە وەکۆڵێ بەرهەم یاهی حیزبی دەسەڵاتدارە حیزبی دەسەڵاتداریش لەم وڵاتە وەکۆڵێ دەستی خستۆتە بینەقاقەی هەموو دەسەڵاتەکانەوە وەکۆڵێ دەسەڵاتێکی گەورەیەک و پەرلەمانی پەک خستۆ چۆن لە ئێستایان حیزب یا دەسەڵاتی حیزبی چۆن ڕێئەدا تۆ یاسا بۆ میدیای دابنەی و میدیای بۆ ڕێک بخەیتەوە من لەگەڵەوانیم بڵێن هەرچی میدیا هەیە لە کوردستانایی حیزبی دەسەڵاتە نا لە سەدا حیزب هەیە کەم حیزب هەیە من بەڕاشکاوی ئەڵێم هەموو حیزبێک لە ئاستێکی زیادە ڕەویان میدیای هەیە نەک تەنها بڵێن حیزبی دەسەڵاتێ وەرە با حیزبی وا بچووکت بۆ بێنم رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی ڕەنگە لە ئاستی حیزبی دەسەڵات هابێ ڕاستە حیزبی دەسەڵات ئێستا زۆرتر دەستی گرتووە بەسەر جومگەکانە و بەسەر ئەوانە بەڵام هەموو حیزبەکان نەک دەسەڵات و ئەگەر بڵێن حیزبی بچووک و حیزبی گەورە فەوزایەکی لە میدیا هەیە کە من ئەڵێم لە هیچ وڵاتێکی پێشکەوتووی سەرزەوی دیموکراسیە میدیا لە لای حیزب نییە حیزب ئەکرێ ڕۆژنامەیەکی هەبێ حیزبە بێ ئەکرێ ئۆرگانێکی هەبێ بە ناوی ئۆرگانێکی تەبلیغات یان ڕیکلام یا مارکێتین یا پروپاگەندە میدیا نابێ ناوەڕۆیکی میدیا ئیش بەسەر عەقڵیەتی خەڵکەوە بکە لە لای 50 حیزب بێ هەر حیزبێ بۆ لای خۆی بە ئاراستەیەکە ڕای بکێشێ ئەمە ئێستا من ئێڵێم قورسە بەڵام بەدڕاشکاوی ئێڵم هەتا میدیا بەم شێوە لە لای حیزبەکان دابەش بوو بێ خەڵکی کوردستان ناحەسێتەوە بەڵێ دکتۆرە جەنابێت پێشتر فەرمووت کە بەهۆی ئەم شپرزەیی و پرشوبڵاوی لە کاری میدیایە هەیە وەرگر بینەر زۆر زەرمەندە زەرمەندی یەکەم وەرگرە ئێمە ئێستا بۆ منە حیزب و حکومەت لەلایەک خودی میدیا خۆی و وەرگر و بینەریشمانەیە ئێوە چۆن هاوسەنگی لە نێوان ئەم سێ لایەنەدا دروستەکەن وەکوڵێ مەترسی لەسەر بینەریشکەم بکەنەوە بۆهۆی دوای نێوان کام سێ لایەنە بۆ منە حیزب و حکومەت لەلایەک
میدیا خۆی و وەرگر بینەر ئەزانی چی ئێمە کە ئەڵێن وەرگر با لە وەرگرەوە دەست پێ کەم وەرەگر بۆ زەرمەندە لە وڵاتی پێشکەوتوی وڵاتی وا هەیە دوو کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە سێ تا چوار بەریتانیا بە هەموو گەورەی خۆیەوە 6 کەناڵی ناوخۆی هەیە بۆ خەڵکەکە کەلتوری وڵاتانی تر میدیا ئەم 6 کەناڵە ناوخۆیە بە دووشیان نەک بە شەشەکە توانیویانە ڕێژەیەکی زۆری پێداویستی وەرگر لە پەروەردە لە زانیاری لە کات بەسەربردن لە پاراستنی کولتوری نیشتمان لە خزمەتکردن بە پرسەنەتەوەی نیشتمانیەکان بکە ئێمە وابزانم 4 ساڵ پێش ئێستا بوو من ئەوەم وت لەوە چه زۆرتریش بوو بێ ئێستا بەپێی دقیقترین دادانەوە ئەوەندەی ئەڵمانیا بەو هەموو فیدراڵەوە رادیۆ تەلەڤیزیۆنمان هەیە کە زیاتریشی کردووە لەم کاتە لەم 2-3 ساڵی پێشوە هێشتا ناتوانین بینەری کورد تێرکەین بڕۆ بزانە چەند بینەری کوردی ئێمە سەری بەرهەمە کەناڵە بیانیەکانەکە بینەری کوردی ئێمە نە لە پەروەردە تێرە بێ لە میدیا نە لە کات بەسەربردنێک کە ئاسوودەی کا تێرە بێ لەسەر میدیا نە بە بەرهەمێکی ناوخۆیی کە خزمەت بە بیرۆکە نیشتمانی و نەتەوەیەکەی بکات تێر ئەبێ لە میدیا ئەمە وەرگری کورد بە ماموشتێوەیە نە بە زانیاری ڕاست و دروستەکانی و زانیاریەکی متەنەوعی هەمە چەشنە من دانیشم 6 ساعت لە بەردەم کەناڵێکە بەڵام زانیاریەکی تەندروستی زانیاریەکی فکری زانیاریەکی ڕۆشنبیریم ناداتێ بینەری کوردی لە بەرامبەر ئەم هەموو فۆزای کەناڵە تینووە لەوەی کە تێر نابێ لە بەرامبەریشیان پرسیینەتەوەی و نیشتمانیەکە خۆمان زۆر باش ئەزانین کە جەنگێک ڕوو لە وڵاتەکە هەر کەناڵە بە چه ئاراستەیەکە پێناسەی جەنگەکەیەکە فەوزایەک دروستە بێت لە کاتێکی جەنگەکە بیرەچێتەوە نازانین ئێمە میدیا کەواتە میدیا لە کوردستانە نە خزمەت بە نیشتمانەکە نە خزمەت بە نەتەواکە نە خزمەت بە پرسی پەروەردەیی هاوڵاتی بوون زانیاری هاوڵاتی ئەکا نازانی میدیا خزمەت ئەتوانم بڵێم بە چەند لایەنێکی سیاسی وڵات ئەکا کە وەرگر لە نێوان ئەمانە کراوەتە قوربانی و یاری پێ ئەکرێ ئەم بەم ئاراستە ڕایەکێشێ ئەو بۆ ئاراستە ڕایەکێشێ و ئەتوانم بڵێم تەفرەقەیەکی زیاد لە پێویستیان خستوتە نێوان خەڵکەوە خەڵک لە کوردستانە نەتێر نییە لە میدیا زۆر ماندووە بە میدیا زۆر مانووی کردووە میدیا زۆر بێئومێدی کردووە میدیا زۆر ڕەشبینی کردووە میدیا زۆر کە ئابەی بۆ دروست کردووە میدیا زۆر ململانەیەکی سیاسی بێمانای بۆ دروست کردووە بەشێک لە ئیرهاقی خەڵکی کوردستان میدیایە بەداخەوە لە وڵاتی وا هەیە دا ئەوەندەی ئێمە گەورە بێت چوار ئەوەندەی ئێمە گەورەیە بە دوو کەناڵی میدیایی توانیوێتی ئاسوودەیی بۆ هاوڵاتیانی دابین تا پرسەنەتەوەی نیشتمانیەکانیش بێ ئەم فەوزایی کوردی نازانم خزمەت بە کێکات زۆر باش دکتۆرە ئێوە بۆچی هەوڵتان نەداوە پێشەوەی پرۆژەکە بخەنە ناو وەرکشۆپێکەوە قسەی لەسەر بکەن هەرە و لیژنەی خۆتان سەردانی میدیا و کەناڵە میدیایەکانی بکردایە و یەکەم بۆ ڕوونکردنەوەی پرۆژەکەتان دووەم بۆ وەرگرتنی پشگیری ئەوان پەلەمان نیە هەنگاومان زۆر ماوە جارێ شتێکمان دروست نووسیوە بە ئەو شتە پاکسازیەکی تیا بکەین چاکسازیەکی تیا بکەین گفتوگۆیەکی باشتری تیا بکەین وەرکشۆپی زیاتری بۆ بکەین کۆنفرانسی زیاتری بۆ بکەین دوجار ئەگەر ئەمە پشتیوانیەکی گەورەی هێنا لایەنە پەیوەندیدارەکان و ئەوانەی کە هین بوو ئەو کاتە ئێمە بچین گفتوگۆ بکەین لەگەڵ کەناڵە یا شتێک کە بوو بە یاسا کە بوو بە ڕێنمایی کە بوو بە هینێک کەناڵەکانی ڕاگەاندن خۆیان ناچارە بن کە پابەندون بە هەندێک لەو بڕیارانە خۆت وەکو خۆت ئومێد و گەشتبینی بەوەی کە ئەم پرۆژەیەتان هیچ نەبێ هەنگاوێک کاری میدیایی بەرەو باشتر بەرێ من وەک ئەوەی تەخەوفەیە وەک تەخەوفنا وەک ئەوەی کە لە شوێنێکە ئێمە دەستمان داوەتە چانها چۆن لە ناو دڕک و داڵ و هینێکات دەست ئەەکەی بە ناشتنی گوڵێک کە حتممەە ئازارشت پێگات و زەحمەتیشە لەو شوێنە گوڵێکی جوان دەرکەوێ لە ناو ئەم ژینگە فەوزایە ئێمە دەستمان کردووە بە چاندنی گوڵێکیا بە هەنگاوێکی حتممەن کە گەشتبینم بەڵێ من پێی چونکە گەشتبینیەکەم چییە؟ تەخەوفەکەم و ینی تەخەوفەکەم و قەلەقیەکەم و هەست بە دەرکردنی مەسئولیەتم بەرامبەر ئەم ژینگە فەوزایە وام لێ ئەکا کە هەنگاو بنێم بۆ ئەم جۆرە لەم پرۆژانە و ئەو کەسانش کە لەگەڵ منان لە من باشتر بە خەمی ئەوەن و لە منیش باشتر دەرک بە حاڵەتەکەکەن بۆیە بە دڵنیایەوە گەشتبینم من ئیشی خۆم ئەەکەم ئیتر کەس نایەتە بینی ئەوە دڵنیاشم کە لایانی پەیوەندیداریش هەیە لە ئێستادا کە
ڕەنگە پرۆژەکە ڕاستە بیرۆکەی من بوو بێ بەڵام خەڵکانێکی کەشەیە پشتیوان و هاوکاریشن و ئیشیشی بۆکەن بۆی کارەکە سەر بگرێت. زۆر باش دکتۆرە هەز ناکەی ئەم لیژنەی کە ئێوە کە دواتر یاسای بۆ دەردەچێ و هەیئەتی فەرمی بۆ دروست دەکرێن ناتوانێت کاریگەری لەسەر میدیا دروست بکات چونکە میدیا خۆی بەبێ خاوەن دروست بۆ بمانەوێ نەمانەوێت بە خاوەنبوونی هەز ناکەن زۆر زەحمەتیانی ئێوە بتانەوێ لایەنێک یا یاسایە بێتە خاوەنی میدیا و لە دەستی ئەم خاوەنانی کە ئێستا بوون هی حیزبێکە یا شتێ دەریبێنن. خۆی وایە من وەکوتم هەر شتە بە تەجاوز دروست بوو بەبێ خاوەن دروست بوو ئاسان نییە تۆ بیت چەترێکی بۆ دروستکەیت و خاوەنێکی بۆ ڕاستکەیتەوە بەڵام ئەگەر وڵات باش بێت ئەگەر یاسا هەبێت ئەگەر شتێک جێبەجێ بێ ناڵێم لە سەدا سەدێمەوە کە وڵاتانەمان لێیە کە میدیان هەل لە سەرەتاوە ڕێکخستووە بەڵام هەنگاوە هەنگاویش ئەم ساڵ تۆزێکی جێبەجێ بێ ساڵی داهاتوو شتێکی تری جێبەجێ بێ لەوە باشترە دەستە و ساندانیشی تو سەری و ژینگە ئالۆزەکەکەیت. بەڵێ دکتۆرە ئەتوانین پێم لێ بەڕوون و ڕاشکاوی ئێوە ئەتانەوێت چی بکەن و چی بڵێن تەمان پێشتر پرسیارێکی لەو شێوەیەم کرد کە ئێوە چی بە بینەرانی ئێمە یان بەو خەڵکاڵێن کە پێی ئەگوتێ وەرگر و بینەر ئەتانەوێت لەم ڕێخستنەوەی چی بکەن بەڵام ڕوون و ڕاشکاوتر ئەتانەوێت چی بکەن و تاکوێ بگەن ئەم پرۆژەیەتان. وەڵام من ڕاستە ئەڵێم بە بینەران کە ئەم پرۆژانە هەموو ڕێخستنێکی میدیا ئەگەر بە ئاراستەیەکی پرۆفیشناڵی و بە ئاراستەیەکی خزمەتکردن بە پرسی هاوڵاتی و نیشتمان و نەتەوا بڕوات و چارەسەر ینی چۆن ئەڵێ ڕێنمایی و چاودێری محتەوای میدیا بکرێ بۆ ئاراستەیە کە خزمەت بە نیشتمان و بە هاوڵاتی بکە لە خزمەت هاوڵاتی هابێ بەڵام من پێم وایە کە ئەم پرۆژەی ئێمە ئەگەر سەر بگرێ نەک خزمەت بە هاوڵاتی و بە نیشتمانەکە خزمەت بەو خەڵکانەژەکە کە ئەمڕۆ خاوەنی میدیان چکە من ڕاشکاو ئەڵێم حیزبەکانیش کە خاوەنی میدیان ئێستا ئۆرگانی زۆر لە حیزبەکان کە من گفتوگۆیان لەگەڵەکەم ئەڵێم پڕمشکیلەترین ئۆرگانمان لە ناو حیزبەکان میدیایە کەواتە خوانگیریان خواردە بەدەست و فەوزایەوە یعنی هەر حیزبە بۆ خۆی چەندێک فەوزا هەیە لە ژینگەی میدیای کوردستانە ئەوەندە فەوزا و قەلەقی و ئالۆزی لە میدیاکەیە هەیە لەبەرەوە ڕێخستنێک ڕەنگە خزمەت بەوانش بکات دوجار. بەڵێ دکتۆرە دەسەڵاتی سیاسی لە ئێستایا زۆر سەرقاڵە بەوەی بە جۆرێ لە جۆرەکان ئەندازەی ڕۆلی میدیایە ئازادی میدیایی کەم بکاتەوە هەز ناکەی ئەم کاری ئێوەش غەیر مباشر خزمەت بەو دیدە سیاسیە بکات یان بۆ منە یەکێک پەنجەی تۆمەتتان بۆ درێژ بکات بڵێ لەوەچە بە جۆرێ لە جۆرەکان خزمەتی دەسەڵاتێکی سیاسیە ئاراستێکی سیاسی بکەن. پێمان وتراوە پێشمانەوترێەوە ئەوە بەڵام ئێمە لەوە ناترسین ئێمە ئەم پرۆژەیە بۆ ئەوە نانووسین بیدەینە لایەنێکی دەسەڵاتدار بڵێن ئەم پرۆژەیە ها ئەمە چەپکە گوڵێکە و حازرە و تۆ چی لە وڵاتەکەی بیکە چکە ئەم پرۆژەیە ئەگەر خوێنرا بێتەوە باس ئەکات کە هەیئەکە کێ بن و کێ بەرپرسیان بێت و هەیئەکە چۆن ئیش بکا و ئەم هەیئەیە چۆن تەوزیف بکرێ و سەر بەکوێ بێ ئێمە ئەمە تەقدیمەکەین ناچین ئێمە کە ئەمەش تەقدیمەکەی حتممە نەخۆ ئەو لایەنەش کە بەرپرسە لە جێبەجێکردنی ئەوە کە ئێمە وتومانەکەی پەرلەمان کەوتەوە کار ناکرێت بێت لە سەدا سەدی ئەم هەیە بگۆڕێ بە ئاراستی خۆی بیبا من ئەڵێم لەگەڵ ئازادی ڕۆژنامەگەریان بەڵام بەڕاشکاوی ئێڵێم و چەند جاری ژوتومە ئەو ئازادی بەڕاگەیاندنرا لە هەرێمی کوردستانە فەوزای دروست کرد ئەو ئازادی لە هەرێمی کوردستانە هەبوو فەوزای دروست کرد ئەم فەوزایە جارێکی تر ئەبێ بێڕێک خرێتەوە بۆ ئەوەی ئازادی پارێزراو بێت چونکە ئەم ئازادیە فەوزایەکی دروست کردووە کە ئازادی زۆر لایەنی پێشێل کردووە ئازادی هاوڵاتی پێشێل کردووە ئازادی نیشتمانی پێشێل کردووە ئازادی ئیتیکی پێشێل کردووە ئازادی ئەخلاقیات و پاراستنی مافی تاکە کەسی پێشێل کردووە بیانی لە هەر بوارێکی میدیا بێ لە بواری ڕیکلاما بێت کە ئەڵێ ئازادی هەبێ زۆر شدوەکو حقوقی مستهلیک پێشێل کراوە مافی براند پێشێل کراوە کولتور پێشێل کراوە یعنی تۆ کولتور پێشێلکەی پرسی نیشتمان پێشێلکەی پرسی پەروەردە پێشێلکەی پرسی هاوڵاتی پێشێلکەی لە پێناو کام ئازادیە ئەو ئازادی چه خزمەتێکەکە هەر نەبێ لەوە باشتر نییە لەبەرەوە ئێمە ناڵێن ئازادی ڕۆژنامەنووسی و ئەم پرۆژێش بۆ ئەوە نییە ڕێکخستن جیایە و کۆنتترۆل جیایە بەڵام بتەوێت تۆ بڵێ وڵا ئەم ڕێخستنەی لێرە ئەکرێ و ڕێخستنێک بێ لە ئەوروپا و لە بەریتانیا و لە وڵاتانە بکرێ نەخێر ڕەنگە هەر جۆرە تۆزێکیش کۆنتترۆڵی تیاابێ بەڵام من ئەڵێم ئازادیەک فەوزا دروستکات کە مافی زۆر لایەن پێشێلکات و ئێمەش بە ئازادی ناویبەرین من قەت بۆ ئازادی دڵخۆش نابم
ئەم ئازادی کە لە کوردستانە هەیە جارێکی تر پێویستی بەڕێخستن هەیە نە بە قۆڕخکردن هەیە پێویستی بەڕێخستن هەیە بۆی ئەو فەوزایە چارەسەر بکرێت تا مافی ئەو خەڵکانەی لەم ئازادیە پێشێلکراوە جارێکی تر بۆی بسەندێتەوە. دکتۆر ئەو هەیئەتە یا ئەو ئەنجومەنەی کە جەنابەت ئاماژەت پێدا کە کێ سەرۆکی بێ و چۆن بەڕێوە بچێ طبعاً پێویستی بە دەرچوونی یاسایەگەیە لەکوێ ئەم یاسایی بۆ دەرچێت لە کاتێکا پەرلەمانی کوردستان پەک خراوە پرۆژەیەکی تریشتانە هەیە بە پەکخراوی ئەوەی لە بواری ڕیکلامە بێ ئومێد نابین وڵات هەر تاسەر بەبێ پەرلەمان ناچێت بڕێەوە خۆ شتێکە کاتی و موقەتەوە ئەنجامە ئیسینادمان کردوتە سەر هەندێشت ئەم پرۆژەی ئێمە نامانەوێت خۆمان نامانەوێت بەبێ پەرلەمان ڕەنگە بمانەوێت بەبێ پەرلەمان جێبەجێ بکرێ هەندێک لایەن هەبێ بتوانێت جێبەجێکە دەسەڵاتی تر هەبێ بتوانێت ئەگەر پەرلەمان بەڵام نامانەوێت چکە پرۆژەکە وان وسراوە کە ئەبێ لە پەرلەمانەوە دەنگی لەسەر بدرێت جێبەجێ بکرێت بۆیە وڵاتیش تاسەر ئەگەر وا بوو بەبێ پەرلەمان ڕۆشتە سەر با و پرۆژەی ئێمەژان نەبێت. بەڵێ دکتۆر لە ئێستادا دوو دامەزراوەی فەرمی هەیە بۆ ڕێخستنی میدیا و پیشەی میدیاکاران. یەکەمیان وەزارەتی ڕۆشنبیریە کە کاریگەری لەسەر دەستگاکاندا دەنێت دووەمیشیان سەندیکای ڕۆژنامەنووسانە کە کار لەسەر ئیتیکی ڕۆژنامەنووسان دەکاتکەواتە ئەنجومەنی پێشنیازکراوەیە ئەوەی ئێوە چه زەرورەتی چی دەبێت و چه زەرورەتێکی دەبێت نا خۆی وانە ئێستا لە ئێستا لە هەموو وڵاتانە سندیکاش هەیە سندیکا ئیشی خۆیەکات سندیکا جیاوازە لە هەیئەیە کە ئیشرافی میدیا بکە لە بەریتانیا ئۆفکەمت هەیە سندیکاشت هەیە لە میسرا مؤسسەی ڕێخستنی میدیا هەیە سندیکاش هەیە لە بەریتانیا لە ئەمریکا FCC هەیە سندیکاشت هەیە سندیکا ئیشی خۆی جیایە ڕاستە سندیکاش هاوکارە پشتیوانە بۆ پرۆژەکان لە هەندێک بوارە داکۆکی لە پرۆژەکانەکە لە هەندێک بوارە خزمەت بە پرۆژە بەڵام سندیکایە کە بۆ پاراستنی ماف و حقوق و تەنمێدان بە بواری کاری ڕۆژنامەنووسی و پشتیوانیکردن و داکۆکیکردن لە هەندێک بواری میدیایی لە مؤسسەی میدیایی ئەم مؤسسەیە شوێنگرەوەی سندیکا نابێ وەزارەت شوێنگرەوەی وەزارەتی ڕۆشنبیری ئێستا بەرپرس نیە لە میدیا وەزارەتی ڕۆشنبیری لە هەندێک تۆ بچە بۆ لای بزانە بەرپرس نیە لە میدیا هیچ یاسایەکی لا نیە میدیا کۆمەڵی ڕێنمایی دەرکردو هەندێک مۆڵەتی یاسایی لەلایەوە لەبەر ئەوە میدیا لە کوردستانە بێخاوەنە وەک هەیئەیە کە ئیشراف و چاودێری و ڕێنمایی بۆ دەرکا نە ئەو شوێنی سندیکا ئاگرێ نە سندیکا شوێنی ئەوی گرتووە نە وەزارەتی ڕۆشنبیریش ئێستا شوێ ئیشی ئەو مؤسسەیە ئەکا فراغی ئەو مؤسسەیە هەیە لە کوردستانە بەبوونی پەرلەمانیش بەبوونی وەزارەتی ڕۆشنبیریش بەبوونی بڵێن سندیکاش ئەمانەش هەر ئەمێنن بەڵام ئێمە بەبێ ئەوانیش ئەم ئیشەمان نەکردووە و پشتیوانیمان داوا لەوان کردووە و کەسیشیان لە هیچ لایەنێکیشیان لەوە بڵێن معارز نەبوون کە بوونی دەستگایەکی وا گرنگ نییە بەڵام بیتر بەو تەخەوفە و بەو ترسە و بەوەی کە قسەی لەسەرەکرێ لەبەرەوە هیچ کامیان جێگرەوەی هیچ کامی تریان نین. بەڵێ دکتۆرە جەناب داماژەت بەوە کرد کە بەهۆی ڕێخستنەوەی میدیا لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو میدیا ڕێژەیەکی زۆر کەمیە بۆ وڵاتی گەورەی پێشکەوتوو هەیە بۆ 2 کەناڵ 3 کەناڵ تا 6 کەناڵی هەیە ئەم پرۆژەی ئێوە ئایا کارێکە بۆ کەمکردنەوەی میدیا و ئەم هەموو میدیایی کە لە کوردستان هەیە یان هەر تەنها ئێوە تانەوێت ڕێخستنەوەیەکیان بۆ بکەن نا ئەزانی چی ئەمە هەنگاوی یەکەممان ڕێخستنەوەکە بێت فلتەرێک لەوە پێوتی ئەمە هەنگاوێکە لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی شەپۆلەوە لە ڕووی مۆڵەت پێدانەوە لە ڕووی کۆمەڵەشتەوە ئەگەر وڵات بچێتە سەر ئەوەی ڕێخستن بۆ میدیا بکە و بە یاسا و بە کۆمەڵەشت ئۆتۆماتیکی خۆی کۆمەڵێک لەم کەناڵانن تۆ وەرە بڵێ بەرهەمی ناوخۆی وەکو ئەو وڵاتە پێشکەوتوانە کە ڕێژەیەکیاندان ڕێژەیەکی زۆر کەمیانداناوە کە بەرهەمی دەرەکیە بێ لە ناو کەناڵەکانی ناوخۆیەکانە لە ناو کەناڵەکانی وڵاتان نمایش بکرێت لە سەدا چەندی کەناڵەکانی ئێمە ئیش بە لەسەر بەرهەمی دەرەوەکە وەرە ئەوانەی لێبڕنیوی کەناڵە بۆ خۆی ئۆتۆماتیکی داخرێ وەرە یاسایەک دەرکە من لەگەڵ ئەوام حیزب پێویستی بە میدیانی حیزب پێویستی ئۆرگانێکی خۆی ئەبێت بۆ کوتم بۆ پروپاگەندەی خۆی بۆ ئەوانە یاسایەک ئەبێ هەبێت حیزبێک 50 کەناڵی رادیۆ و تەلەڤیزیۆنی نەبێ یعنی ئەتوانی بە جۆرێ لە جۆرەکان بووی کەمکەیتەوە یاسایەک دانێک کە کەناڵی بازرگانی ئەبێ بەم شێوازە بێت تەعاروزی کولتورنەکە بەرهەمەکەی لەوا بێ بەڕاستی یعنی ڕێو شوێنێکی تا ڕادیەکە بێ شتێک لەمانە چارەسەر ئەکرێ بەڵام لە 100% وەکوتم تۆ ناتوانی وەک وڵاتێ بکەیت کە لە سەرەتا ئەو بە موەسەسی هاتوێمە لە وڵاتێکان هیچمان موەسەسی نیە هیچمان موەسەساتی نیشتمانی نییە و بێ لە ناو ئەما قسە بۆ میدیا بکەی بەڵام
ناکرێ من بەرپرسم لە میدیا حەقم چێ بە پەروەردەوە با پەروەردە خۆی قسە لەسەر نیشتمانی بوونی خۆی بکە با موسەساتی حقوقی دادگایی تەنفیزی خۆی قسە لەسەر بە موسەساتی خۆی بکات تەشریعی خۆیان قسە لەسەرەوە بکەن ئێمە بەرپرسین بەرامبەر میدیا هەر لایەنێک لە کوردستانە بیاوێ ئیش بکات ئەبێ ئیش لەسەر ئەوە بکات کە بەڕاستی ئێمە ئەگەر پەرلەمانیشمان هەبێت و حکوومەتیشمان هەبێت و ڕێکەوتن و تەوافقی سیاسیشمان هەبێ موسەساتەکانمان نیشتمانی نەبێ و میدیا بەم ئاوازەی خۆی ئیشکا لە کوردستانە ئێمە ناتوانین وڵاتێکی پێشکەوتو بین. دکتۆرەگیان من شتێکم نەماوە گوێ بۆ کۆتاپەیامی جەناب دەگرم من شتێکم نەپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بدەیت. سپاسانەکەم ئومێ دەکەم یادی ئەم ساڵی ڕۆژنامەگەری کوردی کە شەڵاپی چەند ڕۆژێکی تر دێت و پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان و ئەەکەین ئومێ دەکەم کە قسەکردن بێ لەسەر ئەم بوارە قسەکردن ڕەنگە لەم کاتاتەوە بڵێ سوودینیە سوودی هەیە ئیشکردنە لەسەر عەقڵیەت لەسەر وریاکردنەوەی لایانی پەیوەندیدار و خەڵک بۆیە ئومێد ئەەکەم باسکردنی ڕێخستنی میدیا یەکێک بێت لەو باسانەی کە تۆپیکی سەردێڕی بابەتەکانی ئەم یادی ڕۆژنامەگەری کوردیە بێت و وەسپاسی هەموو ئەو لایەنانەش ئەەکەم کە بەخەمن لەگەڵ ئەم جۆرە لە پرۆژانە هاوکاری ئەم پرۆژانە ئەکەن چ لە پەرلەمان بێت چه حکوومەت بێت چه وەزارەتەکانی پەیوەندیدار بێت چه سندیکا بێ پێویستە هەموویان بەڕاستی ئێستا ئەم فەوزایی کە لە میدیا هەیە لە هەرێمی کوردستانە هەموو لایەکمان بێت لێی بەرپرسین چ ئەکادیمی چ پسپۆرت چ موسەساتی پەیوەندیدار بۆیە ئومێد دەکەم ئەم جۆرە لە هەوڵانە پشتیوانی بکرێت لە نیشتمانە ئیتا دوجار بتوانین بە هەمومانەوە ژینگەیەکی ئارام لە بوارە جیاوازەکانە بۆ کوردستان دەکەن. زۆر سپاس دەکەم دکتۆریان زۆر سپاس بە ئامادەبوونیشە. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتانە سپێرم خواتان لەگەڵ.